لەگەڵ ئەوەی ژمارەیەکی زۆر لە ناوچەی گەشتیاری لە سنوورەکەدا بوونی هەیە و ساڵانە و لەگەڵ هاتنی وەرزی بەهاردا ژمارەیەکی زۆر لە گەشتیار بە تایبەت لە ناوچەکانی ناوڕاست و خواری عێراق ڕوو لە ناوچە گەشتیارەکانی سنوورەکە دەکەن، بەڵام نەبوونی خزمەتگوزاری پێویست لەو ناوچە گەشتیاریانە و خراپی ڕێگەوبانەکانی گەشتیارانی نیگەران کردووە. پسپۆڕانی ژینگە و چالاکانی مەدەنیش داواکارن لە لایەنە پەیوەندیدارەکان گرنگی زیاتر بە ناوچە گەشتیاریەکان بدرێت. هاوکات داواکاریشن فەرمانگەیەکی تایبەت بە بوارەکە لە سنوورەکەدا بکرێتەوە. دیارە ناوچەیەکی زۆر گەشتیاری لە سنووری قەزای سەمسەماڵە هەیە، وەکو گۆبتەپا، دەربەندی بازیان، ناوچەی ژاڵا، هەروەها بانی مەقان، بەداخەوە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی گەشت و گوزار بەڕێوەبەتی گشتی گەشت و گوزار ئاوڕێ نەدراوەتە لە سنوورە، بۆیە زۆر گرنگە کە ئاوڕ بدرێتەوە بە تایبەتی ناوچەیەکی سنوورین لەگەڵ ناوچەکانی خواروی عێراقا قەزای سەمسەماڵ بۆ ئەوەی کە بتوانین گەشتیاری زیاتر سەرنجیان ڕابکێشرێ بۆ ئەم سنوورە. خزمەتگوزاریەکە لەو ناوچە ژینگەیانە هیچ شتێ نییە، گەشتێکی سادەشتە بێ هاوڵاتیان خۆیان کردویانە ئەتوانین سود لەو ناوچانە وەربگیرێ وەکو ناوچەیەکی گەشتیاری هەمووکو داهات بۆ سنوورەکە. بەڵێ دیارە ناوچە گەشتیارەکان لە سنووری چەمچەماڵە زۆرن، بەداخەوە وەکو پێویست ئاوڕێی لێ نەدراوەتەوە لە ڕووی ڕێگاوبانەوە لە ڕێی تەمینکردنەوە و ڕێخستنەوەی شوێنەکان و بەرزایەکانی بانی مەقانە، هەر دەربەنی ژاڵەیە، باسەڕێیە، هەروەها بێتەوە گۆبتەپەیە کەمانە کۆمەڵە ناوچەی گەشتیارین ئەکرێ لە ڕووی گەشتیاریەوە سوودێکی باشی بۆ ئابووری حکوومەتی هەرێم و هەم بۆ ناوچەکەشە بێ و بۆ خەڵکی دانیشتوانی سنوورەکەشە بێ. بۆی پێویستەکە لەم ساڵە کە پرۆژە یاخود پرۆژەکان ئەکرێنەوە حکوومەت بیر لەوە بکاتەوە ئەم ناوچە گەشتیاریانە گرنگی پێ بدا، ئاوەدانی بکاتەوە، ڕێگاوبانەکانی چاک بکە، خزمەتێکی وای بکات کە خەڵک ڕووی تێ بکە. قایمقامی چەمچەماڵیش باس لەوە دەکات لەم ساڵدا و لەگەڵ باشتربوونی بارودۆخی دارایی حکوومەتدا گرنگی زیاتر بە ناوچە گەشتیارەکان دەدەن و لە ئایندەیەکی نزیکیشدا ڕێگەوبانی چەند ناوچەیەکی گەشتیاری نۆژەن دەکرێتەوە. سەبارەت بەکردنەوەی فەرمانگەیەکی تایبەت بە بوارەکەش ناوبراوتی هەماهەنگیان لەگەڵ گەشت و گوزاری پارێزگای سلێمانیدا کردووە و بڕیارە لە ماوەکانی داهاتوودا و فەرمانگەیەش بکرێتەوە. و لەگە سەبارەت بەوەش کە ئایا ئێمە بەرنامەمان هەبێ بۆ ساڵی داهاتوو گەشە بە گەشتیاری بدەین، بەڵێ لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی سیاحان کە لە سلێمانی بەڕێز کاک عەلی ڕەوف قسەمان کردووە، لەگەڵ بەڕێز پارێزگا قسەمان کردووە بۆی هەر نەبێت ئێمە بتوانین بۆ ساڵی داهاتوو بەشێک لێرە بکەینەوە، چونکە ئەگەر بەشەکە کرایەوە لێرە دەبێتە ئیشی خۆی. ئێمە سەرەتا بە هاوکاری شارەوانیەکانی سنوورەکەمان لە قەرەهەنجیرەوە دەستمان پێکرد، ئەو شوێنانەی کە پێویستە گەشتیاران بچن دەستمان پێکردو، بەڵام خۆتان دەزان کە شوهەوا ماشەڵڵا ئەمساڵ بە ڕێگەی نەدا کە دەست بکەین بۆ گوندانەوە. لەگەڵ دەمەوێت مژدەی ئەوەش بدەم کە بەڕێوەبەراتی چاکسازی پاراستنی ڕێگاوبانی چەمچەماڵ بە ئەرکی خۆی هەستا ئەمساڵ چەندین ڕێگای بە هاوکاری بەڕێوەبەراتی ڕێگاوبانی سلێمانی چاکردوتەوە. لە سەرجەم وڵاتە گەشتیاریەکاندا کەرتی گەشت و گوزار هاوشێوەی کەرتەکانی دیکە وەکو سەرچاوەی داهات سوودی لێ دەبینرێت، بەڵام لە هەرێمی کوردستان و بەهۆی نەبوونی پلانێکی تۆکمەوە لە ماوەی 28 ساڵی ڕابردوودا لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکانەوە ئەم کەرتەش وەکو سەرجەم کەرتەکانی دیکە گرنگجێکی ئەوتۆی پێنەدراوە و نەتوانراوە وەک سەرچاوەیەکی داهات هاوشێوەی کەرتی نەوت و وزە سوودی لێ ببینرێت. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.